نیشتەجێبوون لە هەر شوێنێکی جیهان کە مرۆڤ خوازیاری بێت مافێکی جیهانیە. بەپێی راپۆرتی هەواڵنەریەکان ڕۆژی دووشەممە 12 مانگی پوشپار لانیکەم 43 پەنابەر کە ویستی بوویان لە لیبیەوە با تێپەڕبوون لە دەریای مەدیتەرانە خۆیان بگەینە ئیتالیا بەهۆی وەرگەڕانی بەلەمەکەیان لە ئاوەکانی نزیک تونێس نقم بوون. شاید حاڵان وتویانەکە بەلەمی بادی ئەم پەناخوازانەکە بە زەحمەت جێگای 50 کەسی دەبووەوە 127 کەسی سوار کرابوو. دەوڵەتی تونێس ڕایگەیاندووە کە هێزە دەریاییەکانی ئەم وڵاتە 84 کەسیان ڕزگار کردووە. لە ماوەی مانگەکانی ڕابردوودا شایەدی چەندین ڕووداوی لەم جۆرە بووین و تەنیا لەم ساڵدا ژمارەی قوربانیان لانی کەم 632 کەس بووە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا سەدان هەزار کەس بۆ ڕاکردن لە هەژاری و نائەمنی و دیکتاتۆری و سەرکوت لە وڵاتەکەیان بۆ گەیشتن بە ئوروپا لە ڕێگەی مەدیتەرانەوە گیانی خۆیان و بنەماڵەکەیان خستوەتە مەترسیەوە. لەم دواییانەدا کۆمیسیاریای باڵای پەنابەرانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان راپۆرتێکی دڵتەزێنی لە هۆکاری چوونەسەرەوەی ئاماری نقمبووان لە مەدیتەرانە بڵاو کردوێتەوە. ئەم راپۆرتە بەڕواڵەت لەگەڵ بایکۆتی هەواڵنێری دەوڵەتانی یەکێتی ئوروپا بەرەو ڕووبووە و ڕەنگدانەوەیەکی بەرینی نەبوو. لەم راپۆرتەدا لە ژێرناوی بایەخنەدانی کوشەندا هاتووەکە نەپاراستنی پەنابەران لە بەرامبەر شەپۆلەکانی دەریا بە هیچ شێوەیەک بە هەڵکەوت نییە، بەڵکو ئەم بارودۆخە لە ئاکامی بڕیاری دیاریکراوی سیاسی و هاو ئاهەنگی نێوان لیبی وڵاتانی ئەندامی یەکێتی ئوروپا ناوەندە دەوڵەتیەکان و کەسایەتیە دەستە ڕۆیشتوەکانی دیکە پێک هاتووە. هێزە دەریاییەکانی وڵاتانی یەکێتی ئوروپا داوای یارمەتی بەلەمی پەنابەران وەڵام نادەنەوە و لە کەسانی یارمەتیدەر کە بەنیاز بوون کۆچبەران ڕزگار بکەن ڕێگریان کردووە. لە درێژەی ئەم راپۆرتەدا هاتووە کە یەکێتی ئوروپا نەتەنیا بەرنامەی ڕسمی ئۆپراسیۆنی گەڕان و ڕزگارکردنی ڕاگرت، بەڵکو هێندێک لە وڵاتانی ئەندام لە هەوڵی ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان بۆ ڕزگارکردنی کۆچبەرانێک کە لە مەترسیدا بوون ڕێگریان کرد. ئەوان کەشتی ئەم یارمەتیدەرانەیان ڕاگرت و ئەوانیان خستە ژێر بەدواداچوونی یاساییەوە. لەم راپۆرتەدا هاتووە کە زۆر جار دیتراوە کە هەلیکۆپتەرەکانی یەکێتی ئوروپا بەسەر سەری بەلەمی پەناخوازاندا سوڕاونەتەوە و هەوڵیان داوە بۆ لێوار ئاوەکانی لیبی بیانگەڕێنەوە. هەوکات بەلەمەکانی گەشت لێدانی لیبیش بەرەو پەناخوازان تەقە دەکەن. بەم جۆرە بارودۆخێک لە خوڵقێکە ئەم راپۆرتە ناوی ناوە تراژیدی مرۆیی لە پانتاییەکی بەریندا. میشێل باچلا کۆمیساریای باڵای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دەڵێ کە تراژیدی واقعی ئەوەیە کە لە زۆر حاڵەتدا دەکرێت لە مەرگ لە ناو دەریای مەدیتەرانەدا ڕێگری بکرێت، بەڵام بە ئەنقەست ئەم کارە ئەنجام نادرێت و لە بەرچاوی مەئمورەکان ئەو ئینسانانەی کە پێویستیان بە یارمەتیە نقم دەبن. یەکێتی ئوروپا بۆ ڕێگری لە هاتنی پەنابەران گەلێک ڕێگاچارەی گرتووەتە بەر کە یەک لە یەک دژە مرۆیی ترن. یەکەم گەڕاندنەوەی پەنابەران بۆ ئەو وڵاتانەی کە لێوە هاتوون. پتر لە 90 لە سەدی پەنابەران لە ناوچە شەڕلێدراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریقاوە دێن. ئەوانە لە وڵاتی خۆشیان هەم ئاوارە و هەم بێسەرپەنا بوون. گەڕاندنەوەی ئەو پەنابەرانە بە مانای ناردنەوەیان بەرەو ئامێزی مەرگە. ئایا وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری و لەوانە دەوڵەتانی ئوروپایی بەڕاستی دەتوانن حاشا لە بەرپرسایەتی خۆیان بە نسبەت هەڵگیرساندنی شەڕی ڕاستەوخۆ یان نیابەتی لە شوێنە جۆرا و جۆرەکانی جیهان لەوانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریقا بکەن؟ داگیرکەرانی ئوروپایی تاتوانیان سەروەتە سروشتیەکانی ئافریقایان تاڵان کرد و کاتێکیش لەوێ ڕۆیشتن لە پاش خۆیان بەدەیان ئازاری بەژانی کۆمەڵایەتی و ناکۆکی تایفەیی و قەبیلەیی و ئاینیان بەجێهێشت. تاتوانیان لە ڕێگەی چەوساندنەوەی هێزی کاری هەرزانی ئەوان لە وڵاتانی ئوروپایی سەرمایەیان کەڵەکە کرد، بەڵام دەوڵەتانی ئەمڕۆیان کە لە ژێر سێبەری سەروەت و دەسەڵاتی داگیرکەرانی پێشوودا پاڵیان داوتەوە لە پێناو ئەو بارودۆخە فەلاکەتبارەی کە بەسەر ژیانی ئەم خەڵکەیاندا سەپاندووە هیچ بەرپرسایەتیەک ناگرنە ئەستۆ. ئەوەش لە حاڵێکدایە کە ئێستاش بەردەوام سەروەتی خەڵکی ئەم قاڕەیە بەرەو ئوروپا بەڕێوەیە. دووهەم توندکردنەوەی سیاسەتی دژەپەنابەری لە وڵاتانی ئوروپایی. لە ڕاستیدا پەسەندکردنی پەیتای یاسای دژەپەنابەری لە ئوروپا تەنیا بەرۆکی پەنابەران ناگرێت.
ئەم یاسایانە و ئەم سیاسەتانە لە هەمان حاڵدا ئەم وڵاتانە لە بواری ئەخلاقیشەوە بەرەو دواوە دەبات. ئەم هەڵوێستگیریە ڕێگا بۆ بەدەسەڵاتگەیشتنی حیزبی دەستی ڕاستیتر خۆش دەکات. بەدەسەڵاتگەیشتنی ئەم حیزبانەش بە مانای ئەوەیە کە لە هەنگاوەکانی دواتردا هێرش دەکرێتە سەر هەموو دەستکەوتێکی پێشڕۆ و ئینسانی لە بواری کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی کە لە ماوەی ساڵەها خەباتی چینی کرێکار بەسەر دەوڵەتەکاندا سەپاوە. دەوڵەتانی ئوروپایی ئەگەر لە بەڕێوەبردنی ئەم سیاسەتانەدا سەرکەوتوو بن، مرۆڤایەتی لە خودی ئەم وڵاتانەش دەکەنە قوربانی. سێهەم، بەستنی سنوورەکان و سنووردارکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی دەریایی بەو دەلیلە کە گۆیا ئەم خزمەتگوزاریانە دەبێتە هاندەری کۆچبەرانی تازە. هەروەک لە راپۆرتی کۆمیسیاریای باڵای پەنابەرانیشدا هاتووە، یەکێتی ئوروپا بەپێی قەرارێکی پەسەندکرا و ڕسمی بڕیاری داوەکە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی پەنابەران سنووردار بکات. دژمرۆیی بوون و جەنایەتکارانەبوونی ئەم بۆچوون و سیاسەتە گومان هەڵنەگرە. ناوە دەریایی و ئاسمانیەکانی ئوروپایی تەیار بە پێشکەوتوترین تێکنۆلۆژی ئەم سەردەما دەتوانن بست بە بستی دەریای مەدیتەرانە کۆنترۆڵ بکەن. ئەوان دەتوانن هەموو بەلەمێک لە شوێنی وەڕێکەوتنیەوە تاگەیشتن بە شوێنی مەبەست بە وردی چاودێری بکەن و بەل لەوەیە کە نقومبوون هەڕەشەیان لێ بکات ڕزگاریان بکەن. بەڵام ئەوانە ئەم توانایە بە ئەنقەست بۆ دەرباسکردنی گیانی پەنابەران بەکار ناهێنن. تەنانەت ئەگەر بیانەوێ یەکجار ناڕەوای ئەوان بۆ سنووردارکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردن بە ئامانجی ڕێگری لە چوونی پەنابەران بۆ ئوروپا قبول بکەین، دیسان واقعیەت ئەوەیە کە لەم ڕێگەوە ناکرێ بربەشە پۆلی پەنابەرانێک کە لە چنگ مەرگ و هەژاری ڕایان کردووە بگیرێت. سنووردارکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردن نەتەنیا شەپۆلی کۆچکردنی کەم نەکردووەتەوە، بەڵکو تەنیا چوونە سەرەوەی ڕێژەی بەرچاوی گیانەدەستانی کۆچبەران و پەنابەرانی لێکەوتوەتەوە. پێویستە بە پشت بەستن بە بیرۆڕای گشتی پێشڕەو و مرۆڤدۆست و هێزە خەباتکارەکانی وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری، دەوڵەتانی ڕۆژئاوا ناچار بکرێن تا ڕێز لە مافی ئاوارەکان و پەنابەران بگرن. پێویستە خەبات بۆ بەڕەسمی ناسینی مافی نیشتەجێبوون و دابینکردنی ژیانێکی ئینسانی بۆ هەموو کەس وەک ئینسانێک بە مافی جیهانیەوە، وەک هاوڵاتیەکی جیهانی و لەوانە بەهرەمەند بوون لە مافی نیشتەجێبوون لە هەر شوێنێکی ئەم جیهانە کە بیهەوێ پەرەی پێ بدرێ.